کۆتایی 72 کاتژمێرەکەی سەدر بۆ لایەنە سیاسیەکانە وادەی کە سەدر دیاری کردووە هاوکاتە لەگەڵ 30 ئەم مانگە کە بڕیارە دادگای فدراڵی بڕیار لەبارەی هەڵوەشانەوەی پەرلەمان بدات. شەقامی سیاسی عێراق چاوەڕێی ڕێککەوتنی لایەنەکان دەکات. ئایا سەدر کارتی گوشاری دیکەی بەدەستە بەرامبەر بە ڕکابەر شیعەکانی بەکاری بهێنێت؟ ئەو دەست پێشخەرێنی و دەوڵەتیانە چی لە دۆخی عێراق دەگۆڕن؟ زیاتر قسە دەکەم بەڕێز جاسم موسەوی شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵم دەبێت لەگەڵ بەڕێزیان زیاتر تاوتوی ئەم بابەتە دەکەم بە تایبەتی دوایە و پێشنیازەی سەدر بۆ توێژ لەگەڵ لایەنەکان و هەروەها دەست پێشخەریەکانی دیکە کە تا ئێستا هیچ ئەنجامێکیان بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە چەقبەستوی عێراق نەبووە. ئەگەر بەڕێز جاسم موسەوی میوانەکەم ئامادە بێت لە بەغداوە زیاتر لەگەڵ بەڕێزی قسە دەکەم سەبارەت بەم بابەتە. ئەمێ بزانم کە ئایا ئاڕەوتی سەدر لە ڕاگەیاندنی ئەو 72 کاتژمێرە بۆ لایەنە ڕکابەرەکانی ئامانجێکی دیاریکراوی هەیە یا تەنیا کارتێکی گوشارە بۆ ئەوەی کە جارێکی تر هەژمونەی خۆی بەسەر شەقامی سیاسی عێراقدا بسەپێنێت؟ شكرا جزيلا. سپاسان دەکەم. بەبێ گومانی دەزانن کە تەیار سەدری پێشتریش تویتی هەبووە دەربارەی ئەوەی کە پێی دەگوترێ وەزیری قاید بەڕێز موقتەدا سەدر و هەروەها ئامانجیان ئەوە بووە کە فشاری زیاتر بکەن بۆ ئەوەی بگەن بە ئامانجەکانیان ئامانجی سەدریەکان بۆ ئەوەی کە حکوومەتێک پێک بهێنن کە وەکو حکوومەتەکانی پێشووتر نەبن. 72 کاتژمێریان داوە. ئەمەش کاغەزێکی فشاری نوێیە کە هەموو لایەنە سیاسیەکان دڵنیان لەوەی کە خەیاری دیکەی نییە سەدر جگە لە جادەوە و خیتاباتانەی ڕاگەاندن دەکرێن کەمتر بوونە دەست پێش خەری و هەروەها دەست پێش خەری پۆزتیف هەیە. ئەم دەست پێش خەریە سێ خاڵی گرنگی هەیە. یەکەمیان ئەوەیە دەکرێت چوارچێوە و تیاری سەدری بگەنە یەک لە ژێر ڕاستپاردەی سەرۆکە بارزانی کە دەچێتە حەنانە کاکنێچیروان و هەروەها دەچتە بەغداش و گفتوگۆ دەکات لەگەڵ جەماعەتی چوارچێوەی هەماهەنگی. هەنگاوی دووەمیش گفتوگۆیە و ئەوەی سێمیش ئەو تەنازولات و دەست هەڵگرتنانەیە کە دەکرێت بشنە سەر مێزی گفتوگۆ. باشە ئەوەی کە ئێستا هەیە سەدر داوای کردووە ئەوانەی لە 2003ەوە لە دوای پرۆسەی ئازادسازی عێراق لە پۆستە باڵەکانی حکوومەت و بەڕێوەبردننی عێراقدا بەشدار بوونە بە هیچ شێوەیەک نابێت بێنەوە سەر دەسەڵات. ئەمە چه لایەنێک بە دیاریکراوی دەگرێتەوە؟ مەبەستی سەدر مالکی و هاوپەیمانەکانیەتی یا سەدر سنوورێکی بۆ ڕکابەرە شیعەکانی داناوە؟ وەکو مامۆستایەکەوەی دەیزانم سیستەمی پەرلەمانی عێراقی سیستەمێکە کە حزبەکان کەسێک هەڵدەبژێرن بۆی بگاتە دەسەڵات و ناتوانین بیگۆڕن ئیلاگەر لە چوارچێوەی سندوقەکانی هەڵبژاردنەوە نەبێت و لە دواییدا دەتوانی هەندێک دەم و چاو ناو هەڵبگری کە وەزارەت و سوڵتەیان ئیدارە کردووە کە بەشێکیان ڕەنگە مالکی و هەندێک ناوی دیکە بن. ئەوەی کە سەدر پێی وایە ئەمانە ئەگەر بوونە کە تەوافقی سیاسیان کردووە لەسەر بەرژەوەندی حیزبایەتی، بەڵام من دەیڵێمەوە معقول نییە لە ژێر سێبەری ئەم سیستەمەی کە هەتا هەموو ئەوانەی پێشتر لە کورد و سوننە و شیعە بەشداریان لە حکوومەتەکاندا کردووە لە پرۆسەی سیاسی و ئیدارەی سوڵتا دوور بخرێنەوە. ئەمە بەڕاستی لە هیچ وڵاتێک ڕوونادا لە گیان، چونکە ئەمەش کاغەزێکی دیکەی فشارە کە بەڕێز موقتەدا سەدر دەیکا لەسەر لایەنە سیاسیەکان و مەودایەکی زیاتر دەخاتە نێوانی خۆی و ئەمانەوە و دەیەوێت جیلی دووەمی هێزە سیاسیەکانی عێراق بێنە پێشەوە. ئەمە کاردەوانەی زۆری هەبوو. ئەو تویتەی کە بەڕێز سەماحەتی سەید سەدر کردی
ئەم لایەنە سیاسیانە ناتوانن ئامە بکەن و ناتوانن سەرکردەکانیشیان بگۆڕن چونکە لەکوێ حزبی نوێ و سەرکردەی نوێ دێ کە پرۆسەی سیاسی بەڕێوە ببا و ئێوە دەزانن جدیەتی ئەو داواکاریە جدیەتێکی ئەوهانیە لەلایەنی مقتەدا سەدرەوە ئەوەندەی دەیەوێ هەندێک لایەن و کەسایەتی دوور بخاتەوە چونکە بەڕێز سەدر خلافی هەیە لەگەڵ پرۆژە سیاسیەکەی خۆی دەتوانم وا بڵێم خاڵێکی دیکە زۆر گرنگە من پێم وایە ئەو داواکاریەکە بەڕێز مقتەدا سەدر داوای کردووە داواکاریەکە کە لەسەر عرد هیچ لایەنێکی سیاسی ناتوانێت بەبێ سەدرەکان حکوومەت پێک بهێنێ سەرۆکوەزیران هەڵبژێرێ یاخود بڕیار بدا کاڵبژاردنێکی دیکە بکرێت. باشە پێتان وایە دوای کۆتایی هاتنی وادەکەی سەدر کە 72 کاتژمێرە ئەگەر لایەنەکان ئامادەی قبولکردنی مەرجەکانی سەدر نەبن واتە سازشی بۆ نەکەن چی ڕوودەدات؟ ئایا مەترسی تەقینەوەی ئەم دۆخی عێراق زیاتر دەبێت بەرەو ئاقارێکی خراپتر؟ نەخێر پێم وان نییە مەڕوو بدات چونکە هەردوو لایەنەکان لایەنگریان لەگەڵە لە شوێنی دیاریکراوی جوغرافیای سیاسی من پێم وان نییە کە بەڕێز مقتەدا سەدر لە دوای 72 سعات بگاتە پێکدادان پێم گوتی کە دەست پێش خەریەک هەیە لە سەرەتای قسەکانم کە مقتەدا سەدر لە کاتژمێرەکانی داهاتوودا دەگاتە دەست پێش خەریەک وام 72 سعاتە هیچ بۆ سەدر ناکات جگە لە هەڵبژاردەی جادە کە بکەوێتە بەردەم دەستگاکان و دەمەزراوەکانی دەوڵەت هەنگاوەکانی لەمە زیاتر نابێت و پێکدادان و هەڵکێشانی سیلاح لە یەکتری من پێم وان نییە مقتەدا سەدر و لایەنگرانی سەدر بیر لەمە بکەنەوە چونکە ئاما هیچ سوودێکی نابێت. بەڵێ بەڕێز جاسم موسەوی شارەزای سیاسی زۆر سپاس کە لە بەغداوە لەگەڵمان بووی.